وفاء یەکێکە لە صیفەتە هەرە گرنگەکانی ئینسانی مسلمان. وفاء بێوەفاییش نەکبەتیە، بێوەفاییش نەکبەتیە. تەماشاکەی ئەمڕۆ لە ناوی مسلمانانە، من باسی ناوی مسلمانان ناکەم، باسی دەرەوەی مسلمانان ناکەم. ئەگەر چی ئەمڕۆ هەتا جاری وایە نمونەی وامانەیە لە دەرەوەی مسلمان ها زۆر زۆر گرنگە. برادەرێک وتی کاتی خۆی ڕۆیشتۆ بۆ یوغزلافیا، چوو بۆ یوغزلافیا، لەوێ دیارە کات یعنی باسی کۆنەکەین زمانی یعنی هەفتاکان، وتی لە یوغزلافیا لەوێ پاسکیلێکم کڕی پێشەوەی بگەڕێمەوە. پاسکیلێکم کڕی، چوومە دوکانی ئی پاسکیل، وتم ئەم پاسکیلە بە چەنە؟ وتی بۆ نمونە ئەمەیان بە 90 دۆلارە، ئەوی تریان بە 93 دۆلارە. ئەمیان بە 90 دۆلارە، ئەوی تریان بە 93 دۆلارە. بەس وەڵاهی ئەو خاوەنی نەکە لێرە نییە، من شاگردم، نازانم کامیان 90ەکەی و کامیان 93ەکەیە. وتی تۆ بیبە ناوەکەتم بدەرێ و خەڵکی کوێیت و ڕقەمی بەرید و ئەوانم بەرێ و ئاوە، ئیتر ئەگەر 90ەکە بێ ئەوە تۆ 3 دۆلارەکەت بۆ ئەگەڕێنەوە، ئەگەر 93ەکەش بێ ئەوە تەواو. وتیتر من هیچ کێشە نەبوو لەلام، 93 دۆلارەکەم پێدا و هاتمەوە. وتی دوای 2 مانگ، دوای 2 مانگ، ئەمەی کە باسێ بۆتانەکەم لە کفری ڕوویداوە. وتی دوای 2 مانگ ناردێنە شوێمە لە بەریدی کفریەوە. وتی منیش چوون بۆ ئەوێ، وتیان نامەیەکت بۆ هاتووە. وتی نامەکەم هەڵگرد و هاتمە دەرەوە کردمەوە. وتی تەماشام کرد لەو مارکێتەوە بۆم هاتووە ئەو نامەیە، 3 دۆلارەکەی تایە ئەو پاسکیلەی کە تۆ بردوتە سعرەکەی 90 نەک 93، 3 دۆلارەکان بۆم گێڕابووە. تەماشاکەن خۆشەویستەکان، من باسی ئەوان ناکەم، بەس باسی من و تۆی مسلمانەکەی کە وەفا پێویستە هەبێ لە ناو مسلمانانە، یعنی مهمترین صفاتە کە هەبێ. تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند بە وەفایە، چەند بە وەفایە بەرامبەر بە خەدیجەی خێزانی، چەند بە وەفایە بەرامبەر بە مامی ئەبوو طالب کە لە دوای ئەوەش هەر دوعای بۆ ئەکا لە دوای مردنیشی کەوا خوای تەعالا لە سزاکەی کەم کاتەوە، چەند بە وەفایە بەرامبەر بە کافرەکان، ئەوانەی کە کافرەکانی مەکە بوون تیانە هەبووە چاکەیەکی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە غەزای بەدرا کاتێک کە مشرکەکان ئەسیرێکی زۆریان هەبوو، فەرمووی ئێستا فڵانە کەس بمایە کە چاکەی کردو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، داوای لێ بکرد هەموویانم تەسلیم بە ئەوە کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندە بە وەفا بووە. ولا حديث شاتوه في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم من لم يشكر الناس لم يشكر الله. هركسي شكري خلقينك لسر شاكا كانيان، سپاسی خلقينك بوفاء نبي لسر شاكا كانيان، يعني خلق شاكت برانبركا اگر تو بوفاء نبي سپاسی عنكي والله سپاسی خواد نكردوه، سپاسی خواد نكردوه. اخر انساني مسلمان ابي بوفاء به، يعني سيرترين شد اويك هندي اشتبي سينه ولا لا لو عنك ادعاء التزامك بوفائك تواو تواي في ودياره، بوفائك تواو تواي في ودياره. جاري وهي انكاري اواك لا ما مستاي خوندويتي چندين صال انكاريك على من لا ينخندو خلق يكبوا زورترين شاكي بوي هبوا من خوم خلق ناسم شاكي كي زور زوري هبوا بكابراك اس انكاري ليكا چي بو چونگان انتو زيك يعني غوراوا برامر با وكو يكنين لا سريك بو چونين لبر فرعياتي دينا خوي تعالى لو انا من بجيره ك بوفاني يكم برامبر بخواي پروردگار دعاء او برامبر بپیغمبري خاص صلى الله عليه وسلم دعاء او برامبر باصحاب كاني پیغمبري خاص صلى الله عليه وسلم كاوان بونه وي ام دين بقى باسته ودس بدس زانایان و پیاوچاکانی اسلام برامبر بهمیان بوفا بین دعاء او برامبر بدایکو باوکان بوفا بین دعاء او برامبر به هر کسی بخیزان برامبر بخیزانکان برامبر به ماموساکان من برامبر به طلبهک من لوانيه طلبه من بيوچاکي کی برامبر من کردوي خو لو انا من بگيره ك وفا صفته شيمته لجانيانا والسپاسي خلقي بكين برامبر بهر چاكي ك برامبر من كردوا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.